مارکتینگ میکسا یاخود ئەوەی کە بە 4P 4Pەکە ناسراوە کە لەلایەن جەرمی مەکارسی و فلیپ کۆتلەرەوە ئەم دوانە ئەم بنەمایانیان داناوە لە پرۆسەی بە بازارکردن بۆ کۆمپانیاکان ئەوانەی کە لە بواری بازارگەریدا کار دەکەن بەکاری دەهێنن بۆ ئەوەی کە سەرنجی کڕیارەکان ڕابچێشن و لە پێداویستی و خواست و داخوازی کڕیارەکانیان تێبگەن و لە بەرامبەردا ئەو خزمەتگوزاریانەی کە پێویستن بیخەنەڕەوە و دواتر قازانجی کۆمپانیەکان بەدی بێ. بابەتی 4P یاخود 4P وەکوتم بابەتێکی زۆر گرنگە چکە ئەمە بنەمایەکە بۆ ئەوەی کە تۆ پرۆسەی بازارگەری لەسەر ئەنجام دەی و سیاسەتی بە بازارکردنی لەسەر دروست بکەی. واتە ئێمە ناتوانین یاخود زۆر قورسە بەبێ تێگەشتن لەوەی کە بە 4Pەکە ناسرا ئێمە بین استراتیژیەتی تەسویق یاخود مارکتینگ دابنین بۆ کۆمپانیەکانمان. بۆیە 4Pەکە لە چی پێکاتەوە؟ 4P واتە هەر یەکێک لەم دەستەواژانە چەمکانە بە پێک دەست پێ دەکات کە یەکەمیان بریتیە لە پرۆدەکت، دواتر پرایس، اینجا پرۆمۆشن، دواتر پلیسمان هەیە. بۆیە ئەمانە بە 4Pەکە ناسراون کە هەر یەکەیان بە حرفی P یاخود بیدایەتی بە P دەست پێ دەکات. یەکەمیان کە پرۆدەکتە واتە بەرهەم. کاتێک ئێمە مارکتینگ دەکەین یەکێک لەو بنەمانەی کە مارکتینگ یاخود تەسویقی بۆ دەکەین بریتیە لە خودی بەرهەمەکە واتە ئەو کاڵایی کە ئێمە دەیخینە ڕوو بۆ کڕیارەکان. بۆیە کاتێک کە دەڵێن بەرهەم ئەمە بریتیە لە کوالەتی ئەو بەرهەمەی کە دەیخینە ڕوو واتە کوالەتی بەرهەمەکە بۆ کڕیار زۆر گرنگە. یعنی یەکێک لەو ئامرازانەی کەوا لە پرۆسەی بە بازارکردن بەکاردێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو کاڵایی کە هەمانە ساغی بکەینەوە یاخود ئەو کاڵایی کە هەمانە باشتر بیفرۆشین لە ڕکابەرەکانمان بریتیە لە کوالەتی. واتە ئێمە کوالەتیەکی باشتر ستانداردێکی باشتر پێشکەش بە کڕیارەکان بکەین یاخود بە کاربەرەکان بکەین تاوەکو پێداویستەکانیان پڕ بکەنەوە. بۆیە کاتێککە باسی بەرهەم دەکرێت گرنگترین شت لە پرۆدەکتە یاخود لە بەرهەمە بریتیە لە کوالەتی. بەڵام کە باسی بەرهەم دەکەین تەنها کوالەتیش ناگرێتەوە. بۆ نمونە فیچەر دەکرێتەوە تا ڕووی کەڤەری بەرهەمەکەش دیسان دەگرێتەوە، شکلی بەرهەمەکە دەگرێتەوە، ئەو وەرەنتیە هەیە. واتە ئەوەی کە پەیوەندی بە خودی بەرهەمەکە لە ڕووی فیزیکی و لە ڕووی کوالەتیەوە هەیە پەیوەندیدارە بە خاڵی یەکەم کە بە P ناسراوە. واتە فیچەر و پاکێجینگ و لە قوتونان و ئەوانە ئەگەر تۆ تەماشای کەڤەرەکان بکەی ئەمەش بەشێکە لە بەرهەم، ئەمەش دەتوانێت لە ڕێگەیەوە تۆ سەرنجی کڕیارەکان ڕابچێشێت و ئەم بەرهەمە بکرێت بەرهەمێکی تر نەکڕێ. بۆی یەکەم خاڵ بریتیە لە پرۆدەکت بەرهەم کە گرنگترین شت لە بەرهەمدا بریتیە لە کوالەتی بەرهەمەکە و خودی بەرهەمەکە هەم لە ڕووی شکلی و هەم لە ڕووی ناوەڕۆکەوە. خاڵی دووەم بریتیە لە پرایس واتە نرخ. پرۆدەکت پرایس. پرایس یەکێکە لە گرنگترین ئەو ئامرازە یاخود یەکێکە لە گرنگترین ئەو خاڵانەی کە تۆ دەتوانین لە ڕێگەیەوە پرۆسەی بازارگەری ئەنجام بدەیت و ئەو بەرهەمەی کە هەتا زیاتر بیفرۆشی یاخود هەوڵ بدەیت کڕیار زیاتر بەرهەمەکەی تۆ بکڕن بە بەراورد بە بەرهەمی کۆمپانیەکانی تر کە منافسی تۆن یاخۆ ڕکابەری تۆن. پرایس وەکوتم ئامرازێکیشە یاخود بڵێن ئیندیکەیتەرێکە کەوا دەستنیشانی دەکات کاتێک کە تۆ پرایسەکەت بەرزە یاخود نرخەکەت بەهای کاڵاکە بەرزە ئەمە دەلالەت دەکات لەوەی کە کوالەتیەکی باش پێشکەش بە هاوڵاتیان دەکەیت. و کاتێک کە نرخەکە نزمە ئەمەش زۆرجار لە سایکۆلۆژی یاخود لە دەرونی کڕیارەکانت ئەوەیە کەوا کوالەتی بەرهەمەکە نزمە بۆیە پرایسەکە یاخود نرخەکەی نزمە. بەڵام هەمیشە جوانیە لەوانەیە لە واقعەوانە بێ. ئەگەر تۆ بێ کاڵایە بکڕی بۆ نەمە بێم ستارباکسێ بخۆم کە کۆفێکی ستارباکس ئەگەر لۆگۆی ستارباکسی تێدا بێت کە پەیوەندی بە بەرهەمەکەەوە هەیە لەوانە بە 5 یۆرۆ اینجا بیکڕم، اینجا بتوانم ستارباکسێ بخۆمەوە. بەڵام هەمان ستارباکس ئەگەر لۆگۆی پێوە نەبێ هەمان ستارباکس ئەگەر لۆگۆکەی لێلا بدەین ئەو کاتە لەوانەیە بە 2 یۆرۆ بتوانی بیخۆیتەوە کەواتە نەفسی شتە نەفسی بەرهەمە بەڵام لۆگۆکە پرۆدەکتەکە تەسیر لە پرایسەکە دەکات لە نرخەکە دەکات. بۆیە پرایس زۆر گرنگە بەڕاستی. بەڵام هەمیشەش نرخی بەرز یاخۆ نرخی گران مانای ئەوە نییە کە تۆ کاڵاکەت باشترە، مانای ئەوە نییە کە کڕیارەکان دەتوانێت ڕازی بکەین. هەندێک جار ئێمە پێویستە نرخەکانمان بەرز بکەینەوە بۆ نمونە ئەوانەی کە خاوەن داهاتێکی باشن یاخود ئەوانەی کە دەوڵەمەندن و بەدوای بەرهەمی لەکژەری و بەرهەمی گرانبەهادا دەگەڕن یاخود بەرهەمی جیاواز ئەمانە گرنگی بە پرایز نادەن، گرنگی زۆر بە نرخ نادەن بە پێچەوانەوە. کاتێکە بەرهەمێ دەکردن کە نرخی بەرهەمەکە کەمە بەرهەمەکە ناکڕن
واتە حەزیان لێیە کە بەرهەمێکی گرانبەها یاخود گرانتر بکڕن. بۆیە کاتێک کە تۆ نرخەکان دادەنێ دەبێ حسابی بازار بکەیت، دەبێ بزانی کەسمەرەکانە چێە، کڕیارەکانە چێە و ڕکابەرەکانت چ نرخێکیان لەسەر کەلوپەل و بەرهەمەکانیان داناوە، کوالەتی بەرهەمی ئەوان بە جۆرەی نرخەکە و نرخەی کە هەیە چۆنە ئەم بەراوردانە بکە ئینجا نرخەکان دابنێ. هەر لە خاڵی دووەمدا کە بە نرخ یاخود پرایز ناسراوە لێرەدا بابەتی قستش دەگرێتەوە، واتە جابە تۆ مارکتینگ دەکەی لە ڕێگەی قستەوە بەرهەمەکانت دەفرۆشی، یان لە ڕێگەی ماوەی پارەدان جابە بە 2 مانگ کڕیارەکە پارە دەدا، یان 3 مانگ یان ساڵ یان 2 ساڵ. بۆی ئەمانەش دیسان پەیوەندی بە نرخەکانەوە هەیە. بۆیە بابەتی نرخ بابەتێکی زۆر گرنگە لە پرۆسەی بازارگەری بەکاردێ، واتە دوو لە گرنگترین ئەو شتانەی کەوا کۆمپانیەکان پرۆسەی بازارگەری لەسەر ئەنجام دەدەن بریتە لە بابەتی نرخەکان. بەڵام نرخ بە واتانە کە تۆ هەمیشە نزمە، چکە نزمی نرخش هەندێک جار دەلالەتە لەوەی کە کوالەتی خراپە. بۆ نرخ زۆر گرنگە، جا بەرز بێ یان نزم بێ. بۆ بە جۆرەی تارگێت ئەو کەسانەی کە بە ئامانجی دەگری یاخود ئەو بازارەی کە تۆ کەلوپەلەکانی تێدا دەفرۆشیت یاخود ئاڵوگۆڕی کڕین و فرۆشن بە کەلوپەلەکانەوە دەکرێت. و بابەتی دووەمش بریتە لە بەرهەم، لە نێو بەرهەمشدا بریتە لە کوالەتی. بۆ ئەمە 2 پی سێهام بریتە لە پرۆمۆشن واتە بانگەشەکردن. کە دەڵێن بانگەشەکردن تۆ دیسکاوەنت داشکان دێن، ئەمە نرخە پەیوەندی بە نرخەوە پی دووەم هەیە، بۆ نەکە تۆ کاڵایەکە هەیە داشکانی بۆ دەکەیت. بەڵام کە لەسەر پەنجەرەکەت لۆگۆیەکت هەڵواسیوە یاخود ئیعلانێکت کردووە کە 120 نووسیتە 120 سێلز دیسکاونت 120، ئەمە بانگەشەیە، واتە بانگەشە بۆ بەرهەمەکەت بکەیت، واتە ئەو بەرهەمەی کە هاتە بیناسێنی، واتە بە کڕیارەکانی بناسێنی. چۆن دەیناسێنی؟ بێگومان لە ڕێگەی کەناڵەکانەوە، لە ڕێگەی کەناڵەکانی بۆ نمونە میدیاوە، لە ڕێگەی کەناڵەکانی کۆمیونیکیشنەوە، لە ڕێگەی تەلەڤیزۆنەوە، لە ڕێگەی پەیوەندە گشتەکانەوە، یاخود لە ڕێگەی پرۆسەی تەسویقکردن یاخود پرۆسەی فرۆشتنی بەرهەمەکانت تۆ دەی ئەم کاڵایە بە کڕیارەکانت دەناسێنی. واتە بانگەشەی بەرهەمەکەت دەکەیت و بەرهەمەکەت نیشانی کڕیارەکان دەدەیت. ئەمە پێی دەوترێ پرۆمۆشن، واتە تۆ پرۆمۆتی بەرهەمەکەی خۆت دەکەیت، پریزەنتی بەرهەمەکەی خۆت دەکەیت تاوەکو کڕیارەکان بیبینە. زۆر جار بەرهەمی زۆر باش هەیە لە بازاردا، بەڵام لەبەر ئەوەی کە تۆ پرۆمۆتت نەکردووە، نیشانت نەداوە، بۆیە کڕیار ئەمە نابینێ، کە نابینێ بەرهەمێکی تر دەکرێت. لەوانەیە من پێداویستیم بۆ زۆر بەرهەمەدە، بەرهەمەکان وجودشی هەبێ لە بازاردا هەبێ، بەڵام لەبەر ئەوەی بانگەشەی بۆ نەکراوە من نازانم ئەم بەرهەمە چیە، کوالەتەکەی چۆنە، نرخەکانی چۆنە، مواصفاتەکانی چین، بۆیە نایکڕم، ناشی بینم، پێداویستی منیشە. بۆیە بانگەشەکردن گرنگ نییە بەرهەمەکە چەندە باشە. ئەگەر تۆ نەی بانگەشەی بۆ نەکەیت، واتە لە ڕێگەی ئەعلانەوە، لە ڕێگەی ئەدڤەرتایزمنتەوە، لە ڕێگەی میدیاکانەوە نەی بانگەشەی بۆ نەکەیت، نیشانی نەدەیت، تۆ ناتوانی بەرهەمەکەت بناسێنی. واتە ناساندنی بەرهەمەکە و نیشاندانی بەشێکە لە خاڵی سێن کە بە بانگەشەکردن یاخود پرۆمۆشن ناسراوە. خاڵی چوارەم کە 4P پرۆدەکت پرایس پرۆمۆشن، بە کوردی بەرهەم، نرخ، بانگەشەکردن. خاڵی چوارەم شوێنەکەی. شوێن کە باسی شوێن دەکەین لە پرۆسەی بازارگەریدا یاخودەوەی کە پەیوەندی بە 4Pەکەوە هەیە. شوێن واتە لۆکیشنی ئەو شوێنەی کە ئەو بەرهەمەی کە هەیە، واتە ئەو بەرهەمە لەکوێدا بەردەستە، لەکوێدا دەست دەکەوێت. ئەمە 1. 2. شێوازی گەیاندنی بەرهەمەکە بە کڕیارەکان، چۆن من دەستم بکە بۆ بەرهەم و ئەو بەرهەمە بکڕم، واتە بە شێوەی دیلیڤەریە، دەبێ خۆم بچم سەردانی بکەم شوێنەکە چەند دوورە، مۆقعەکە چەند دوورە، مۆقعەکە کوێیە، بازارەکە کوێیە. بۆیە ئەم تەفاسیلانە کاتێککە من بڕیاری مارکتینگ دەدەم دەپێ بزانم ئەو شوێنەی کە بازارگەری تێدا دەکەم، ئەو شوێنەی کە بەرهەمەکانم دەخەمە ڕوو کوێیە شوێنەکە. بۆیە شوێنەکە تەسیرێکی زۆری هەیە لەسەر فرۆشتن یاخود لەسەر ڕاکێشانی سەرنجی کڕیارەکان و لەسەر ئەو شێوازی کە ئێمە پرۆسەی بازارگەری و ئیعلانی تێدا ئەنجام دەدەین. واتە کاتێککە من دەمێت بانگەشە بکەم، بانگەشە بۆ شوێنەکەش دەکەین، نەک تەنها بانگەشە بۆ بەرهەمەکە، چکە ئەمانە هەمووی پەیوەندی بەیەکەوە هەیە، هەمووی ڕەبتن بەیەکەوە. و جگە لەمەش جاربا کە تۆ دەچیتە مارکێتێک تەمەشا دەکەیت،
ئەو بەرهەمە لەکوێدا دانراوە، جاروا لە پێشەوە دانراوە، لە ڕیزی یەکەم دانراوە. ئەمەش دیسان هەر شوێنە، ئەمەش پەیوەندی بە شوێنەوە هەیە کە تۆ کەلوپەلێ لە ڕێگەی ئۆنلاینەوە دەکڕی، دیسان ئۆنلاینە شوێنە، واتە تۆ لەکوێدا دەستت دەگا بە بەرهەمەکان و پرۆسەی لۆجستیک و گواستنەوە و گەیاندنی بەرهەمەکە بە کڕیار و ئەو کاتەی کە دەیخایەنێ واتە چەند کات دەخانێت تاکو ئەو بەرهەمە دەگاتە دەستی کڕیار. تەمان دیسان ئەمەش پەیوەندی بە شوێنەوە هەیە. یاخود من چەندم پێ دەچێت، چەندە دوورە تاوەکو دەگەم ئەو موقعی کە بەرهەمەکەی تێدا دەکڕم یاخود تێدا بەدەست دەهێنم. بۆیە بەڕێزان ئەمە چوارپیەکەیە یاخود ئەوەی پێی دەوترێت 4P مارکتینگ میکس، واتە تێکەڵەی ئامرازەکانی بە بازارکردن یاخود بازارگەری. تەبەن بابەتی 4P هەر بە چوارپیەکەوە ئێستا هەڵبەشێنراوە یاخود شتی زیاترمان دروست کردووە کە پێی دەوترێت 7P، واتە ئێستا کۆمپانیەکان ئێستا ئەو کەسانی کە لە باری بازارگەریدا کار دەکەن بەرەو 7Pەکە دەڕۆن یاخود 7Pەکە بەکاردێنن، چونکە 4Pەکە ترادیشنەڵە واتە کۆنە، ئێستا ئەمان 7P بەکاردێنن. Product, Price, Promotion and Place. دوای پلیس چیمان هەیە؟ پرفۆمانسمان هەیە کە دیسان ئەمە تەسیری لەسەر پرۆسەی بازارگەریدا هەیە. پرفۆمانس چییە؟ بۆ نمونە من دەچمە هۆتێلێک، لەو هۆتێلا چەند دەقەم پێ دەچێت تاکو چێک ئین دەکەم، چەند دەقەم پێ دەچێت تاکو ئەو فۆرمەی کە پێویستە خۆمی پێتۆمار بکەم، خۆمی پێتۆمار دەکەم، ناوی خۆم تۆمار دەکەم. واتە کۆی ئەو پرۆسەی تاوکو بەرهەمەکە دەگاتە دەست یاخود خزمەتگوزارەکە بەدەست دەخەی یاخود بەدەستدێنی یاخود دەگاتە دەست، ئەم پرۆسەیە چەند کات دەخانێت و چەندە ئاسانە. جاروا تۆ دەچی بەرهەمێک دەکڕیت، دەبێت دەچیتە بانکێک، ساعتونیە ڕات دەگرێت، یعنی یەک دنیا ئەملاولات پێ دەکا، شێر و ڕێوی پێ دەکا تاوەکو کاروبارەکانت ڕای دەکەیت و خزمەتگوزارەکەت بەدەست دەکات. بۆیە ئەم پرۆسەیە کاریگەری خراپی دەبێت یاخود کاریگەری نەرێنی دەبێت لەسەر کڕیارەکان و لەسەر پرۆسەی بازارگەری. بۆیە ئەمە کاتێک کە بازارگەری دەکەین تەنها ئەوە نییە کە تۆ ئەو بەرهەمەی کە هاتە نیشانی کڕیارەکانی بدەیت، پرۆمۆتی بکەیت، بانگەشەی بۆ بکەیت، ئەعلانی بۆ بکەیت، یان بێ سپۆنسەری بۆ بکەیت لە ڕێگەی فەیسبووکەوە، کەمە لۆکیشنە و پەیوەندی بە بانگەشەکردنەوە هەیە. بەڵکو چەندە بە ئاسانی من دەستم بە بەرهەمەکە دەگا، چەندە بە ئاسانی دەتوانم بەرهەمەکە یاخود کاڵاکە بەدەست بخەم، پرۆسەکە لە ڕووی کاتەوە، لە ڕووی کوالەتیەوە، لە ڕووی خزمەتگوزارەکانەوە. بۆ نمونە تۆ دەچیت جاروا چاوەڕێ دەکەیت تاوەکو بەرهەمێکت بەدەست بگە، تەڵەبی شتێکت کردو، داوای شتێکت کردووە، کە دەچیتە کۆمپانیەکە لەکوێدا دادەنیشی، ئەو ژینگەیە کە تۆ تێیدا دادەنیشی، جاروا قاوەیەکت بۆ دێنێ، ژینگەیەکی خۆشە لە ماوەی 5 دقە سەرجەم کاروبارەکانت بۆ ڕای دەکا، ئەمە دەگەڕێیتەوە، یعنی ئەمە تەسیری دەبێت لەسەر ناو ناوبانگ و سمعەی کۆمپانیاکە یاخود ئەو بانکە یاخود ئەو هۆتێلی کە تۆ سەردانی دەکەی. بۆیە بازارگەری تەنها بریتی نییە لەوەی کە من نیشانی بەرهەمەکەمی بدەم، بەڵکو شێوازی تەعاملی من لەگەڵ کڕیارەکانمە و ماوەی گەیاندن یاخود بەدەستخستنی بەرهەمەکان دیسان پەیوەندی بە بازارگەریەوە هەیە. بۆیە پرۆمۆشن دەبێتە 5. ئێستا دوو دانی ترمان دەبینە، پەرفۆمانس سۆری ئەوە 5. دوای ئەوە چیمان هەیە؟ بابەتی فیزیکەل ئەپیرەنسمان هەیە. ئەتا کاتێک کە تۆ بەرهەمێ دەکڕی لە ڕووی ئەپیرەنسەوە، لە ڕووی شکلیەوە ئەو بەرهەمەت چۆنە، واتە شکلی بەرهەمەکە زۆر گرنگە بۆ ئەوەی کە من بەرهەمەکە ببینم. جاروا تێستەر هەیە لە بازارەکاندا کە تێستەر بۆی تاقی بکەیتەوە. ئێستا ئێمە بۆندەوە نەوەستاوە کە تۆ نرخێکی هەرزانی هەبێ یان بانگەشە بۆ بەرهەمەکە بکرێ، دەیان زۆری برنج هەیە، بەڵام بۆ ئەوەی کە من ئەو برنجیان هەڵبژێرم دەبێت تامی بکەیت، یعنی دەبێت بیبینی، بە چاوی خۆت بیبینی. بۆیە ئەم بابەتەش ئێستا بابەتێکی زۆر گرنگە لە پرۆسەی بازارگەریدا. بۆیە کۆمپانیەکان هەوڵ دەدەن بەرهەمەکانیان نیشان بدەن، نیشانی کڕیارەکان بدەن، تاکو لە ڕاستیدا بە واقعی ببینن، نەگەوەی کە لە وێنەکاندا هەیە، نەوەکو ئەوەی کە لە بانگەشەکاندا هەیە، نەوەکو ئەوەی کە خۆیان بانگەشەی بۆ دەکەن، بەڵکو من لە واقعدا بەڕاستی ببینم، بزانم چۆنە، تامی بکەم، بۆنی بکەم، اینجا بێن بەرهەمەکە بکڕم. و لە ئاخیرا ئێمە چیمان هەیە؟ پیپڵمان هەیە. پیپڵ اینجا پرفۆمانس، فیزیکەل ئەپیرەنس، اینجا دەبێتە پیپڵ، واتە خەڵک، ئێمە مەبەستمان چییە لە خەڵک یاخود
مەبەستمان لەو کەسانەیە کەوا لە کۆمپانیەکاندا کار دەکەن. بۆ نمونە کۆمپانیەکەی من ئەو بەرهەمانەی کە دەیخاتە ڕوو لە بازاردا من گرنگم، شێوازی تەعاملی من لەگەڵ کڕیارەکاندا، شێوازی تەعاملی فرۆشیارەکانمان لەگەڵ کڕیارەکاندا چۆن تەعاملیان لەگەڵا دەکەن، چەندە معلوماتمان لەسەر بەرهەمەکانمان هەیە، چەندە معلوماتمان لەسەر کۆمپانیەکەمان هەیە، چەندە ئەو بەرهەمەی کە هەمانە بە شێوەیەکی ڕێکوپێک دەتوانین بیگەێنینە دەستی کڕیارەکان. بۆی ئێمەش گرنگی خودی ئینسانەکان جگە لەمەش ئێمە لە پیپڵدا بۆ کڕیارەکان وەکو مرۆڤ دەبینین، وەکو کڕیارە نابینین کە ئێمە قازانجیان لێ بکەین، بەڵکو زیاتر لەوە دەیان بینین، واتە زیاتر گرنگیان پێ دەدەین کە ئەمانە پۆتێنشال کەستەمەریان پێدەوترێ. بۆیە دەبێت وەکو مرۆڤ ئێمە لە خواست و حەز و داواکاری و پێداویستەکانیان تێبگەین، اینجا لە بەرامبەردا بەرهەمێکیان بۆ بخەینەوە. بۆیە ئەو کەسانێک کە لە کۆمپانیەکاندا کار دەکەن تەعاملیان لەگەڵ کڕیارەکاندا ئەمانەش بەشێکە لە پرۆسەی بە بازارکردن. هەر بۆ ئێمە پێویستە مەشق و ڕاهێنانیان پێ بکەین و ئامادەیان بکەین اینجا بیان نێرینە ناو بازار، اینجا بەرکەوتەیان هەبێ لەگەڵ کڕیارەکاندا. بە پێچەوانەوە ئەگەر وان نەکەین، واتە ئەگەر ئەمانە کەسانێکی پرۆفێشناڵ و پیشەگەر نەبن، ئەو کاتە کاریگەری نەرێنیان دەبێت لەسەر خودی بەرهەمەکە، لەسەر خودی ئەو خزمەتگوزاریانەی کە ئێمە پێشکەشی دەکەین. ئەمە بابەتی 4P پرۆدەکت بەرهەم، پرایس نرخ، پرۆمۆشن بانگەشە، پلیس شوێن، پیپڵ خەڵک، پەرفۆمانس ئەدا، بەڵام ئەوەی ئەدایە واتە تۆ کە بەرهەمێ دەکڕی چەندە کاتی دەوێت، چەندە بۆ نمونە بەرهەمەکە چەند بە ئاسانی دەگاتە دەستێت، چەندە ئەکسێسەبڵە. و حوتەمش فیزیکال ئەپیرەنس لە ڕووی شکلیە و شکلی فیزیکی، واتە شێوەی لە ڕووی فیزیکیەوە بۆ ئەوەی کە تۆ بتوانی بەرهەمەکە بەڕاستی تاقی بکەیتەوە. ئەمە بابەتی 7P 4P دواتر 7P. شتێکی ترمان هەیە کە لە بازارگەریدا بەکاری دێنین، ئەوەش بریتیە لە 4A's. 4A چیە؟ ئەمە 4A هەڵ 7P بوو، ئێستا 4Aشمان هەیە، ئەمەش لە بازارگەریدا بەکاردێن. واتە ئەوانەی کە لە بازاردا کار دەکەن یاخود لە پرۆسەی تەسویقدا بەشدارن، مارکتینگ دەکەن بۆ کاڵا و شتومەکەکانیان یاخود خزمەتگوزارەکانیان، گرنگی بەم 4Aش بدەن کە پێک دێت. یەکەم acceptability، ئەو بەرهەمەی کە تۆ دەیخەیتە ڕوو لە بازار چەندە جێگای قبولکردنە، چەندە قبول کراوە، چەندە بازار لە ڕووی کلتوریەوە، لە ڕووی دیمۆگرافیەوە، لە ڕووی ئاینیەوە، لە ڕووی باوەڕەوە چەندە خەڵک ئەم بەرهەمەی پێ قبوڵە. یعنی جا تۆ بەرهەمێ دەخەیتە بازارەوە، بەڵام خەڵک ئەو بەرهەمەی قبول نییە، خود ئەو خزمەتگوزاری قبول نییە، هۆکاری کلتوری هەیە، هۆکاری ئاینی هەیە، هۆکاری ئیتر تەندروستی هەیە، قبولی بەرهەمەکان ناکەن. بۆیە من کاتێک کە بەرهەمێت دەخەمە ڕوو بۆی پرۆسی لە پرۆسی بازارگەریدا سەرکەوتوو بووم، دەبێت یەکەم جار خەڵک واتە کڕیارەکان ئەم بەرهەمەی منیان قبول بێت کە بێتە ناو بازارەوە، ئەم خزمەتگوزاری منیان قبول بێت کە بێتە ناو بازارەوە. بۆ نمونە کامیرەی پوینت تو پوینت، ئەمە یەکێ بوو لەو شتانەی کە خەڵک تەقبولی ناکرد. بۆیە تۆ بۆ ئەوەی سەرکەوتوو بیت، یعنی ئەو هەڵڵایی کە دروست بوو بڕوان پێ بکەن هۆکارەکەی ئەوە نەبوو کە کامیرەی پوینت تو پوینت خراپە، چونکە ئەوانەی کە بەکار ئەوانەی کە لەسەر جادەکان سایقەت دەکەن دەزانن سوودیشی هەیە، یعنی سوودێکی زۆری هەیە. بۆیە لە جیاتی ئەوەی کە بێن بیت لەوە بکەنەوە کە بە خەڵکی بڵێن پێویستە ئەگەر تیژڕۆیی بکەیت دەبێت پارە بدەیت، دەبوو بەهاتنە لە یەکەم جار ئەم تێگەشتیان بڵاو کردایەتەوە، بانگەشەیان بۆی بکردایە و خەڵک تەقبولی ئەم خزمەتگوزاریی بکردایە، اینجا بەهاتنە کامیرەکانیان دابنێ. بەڵام لەبەرەوەی بەم پرۆسەیە تێنەپەڕین، بۆیە هەڵایەکی زۆر دروست بوو کە ئەوکو گەشتەوە خاڵێکی ئێستا ئێمە تێیدان، واتە بە ئاسانی خەڵک تەقبولی ناکە، ئەو شتانی کە نوێیە قبولی ناکە. بۆیە تۆ دەبێت کە کەم جار ئەکسێپتەبڵی هەبێ، واتە قبولکردن ئەکسێپتەبڵەتی. خاڵی دووەم بریتیە لە ئەکسێسەبڵەتی، واتە بەردەستی. من بەرهەمێکم دەوێت خواستم لەسەر بەرهەمێکە ئایا بەردەستە، ئایا کەلوپەلەکانی بەردەستە، ئایا ئەگەر ئەو ئامرازە یاخود ئەو ئامێرە یاخود ئەو شتەی کە دەیکڕم ئەگەر تێک بچێ، ئایا چاکردنەوەی ئاسانە، کەلوپەلەکانی ئاسانە بەدەستم بکەین. ها زۆر جار ئێمە ئەگەر لەبیرتان بێت چەند ساڵە پێشەسە خەڵکی سیارەی ئەمریکی ناکرێت. بۆ سیارەی ئەمریکیان ناکرێت؟ چونکە کەلوپەلەکانی ئەکسێسەبڵ نەبوون،
واتە ئەگەر تووشی عەتڵێ بەهاتایە دەبوو چەند مانگێ بوەستی تاوەکو کەلوپەلەکە لە وڵاتێکی ترەوە دەهاتەوە کوردستان ئەمەش کورفەیەکی زۆر لەسەر تۆ دەکەوت و خەڵکیش وەستاکانش معلوماتی باشیان لەسەر نەبوو. بۆیە بەرهەمەکان ئافتە سێل سەرویس ئایا ئەمانە هەیە؟ ئەگەر هەیە ئایا بەردەستە؟ بۆیە ئەمەش بابەتێکی زۆر زۆر گرنگە. یان تۆ مۆبایلێکە کڕی جاوا لەبەر ئەوەی ئەگەر عەتڵێکی بێ کەس نییە چاچی بکە خەڵک معلوماتی لەسەر نیە یاخود کەلوپەلەکانی یاخود ڕۆماتریالەکانت دەست ناکەیە دیسان ئەمە ناتوانانی سەرکەوتوبی لە بازارگەریدا. بۆیە تۆ کە بەرهەمێکە خەیتە بازارەوە دەبێت ئافتە سێڵسی هەبێت، دەبێت چاکردنەوەی هەبێت، دەبێت سەرویسی هەبێت تاوەکو خەڵک بتوانێت بیکڕێ و ترسی لەوە نەبێت کە ئەگەر تووشی ئیشکالە بوو چاچی بکاتەوە. acceptability وەکوتم ئەی یەکەم واتە قبولکردن، accessibility ئەی دووەم، affordability واتە من ئەو پارەیەم هەیە کە ئەو بەرهەمە بکڕم، can I afford it، دەتوانم ئەو بەرهەمە بکڕم، ئەو پارەیەم هەیە لەگەڵ جیرفانی خەڵکەکە، لەگەڵ جیرفانی کڕیارەکان، لەگەڵ جیرفانی ئەو شوێنێک کە تۆ بەرهەمەکەت دەخەیتە ڕوو، ئۆفەرەکە دەخەیتە ڕوو، ئایا خەڵکی جیرفانی خەڵکی ئەوەندەی تێدایە کە بێن ئەو بەرهەمەی تۆ بکڕن. جارە ئەو بەرهەمەی کە تۆ دەیخەیتە بازارەوە زۆر گرانە، ئەگەر بەراورد بە داهاتی تاک لەو شوێنەدا بەراوردی بکەیت خەڵک ناتوانێت بیکڕێت. بۆیە دوای ماوەیە دەی دوکانەکە دادەخەیت گرنگ نییە، جارە تۆ یەک مارکێتینگێکی زۆر زۆر باشی بۆ دەکەیت، بەڵام لەبەر ئەوەی بیرت لە ئەفۆردەبڵەتی نەکردوێتەوە کە خەڵکی ئایا دەتوانن بیکڕن ناتوانین بیکڕن، بیرت لە جیرفانی خەڵکی نەکردوێتەوە بۆ شکست دێن. ئێستا لەم بارودۆخە ئێستا کوردستان کە قەیرانی داراییمان هەیە یاخۆت مچە دوا دەکەیە، ئەمە بابەتێکە کاتێک کە تۆ دەی پرۆسەی مارکێتینگ دەکەیت دەبێت زۆر بە وریایەوە ئاگادار بیت. یعنی ئەم دۆخە هەڵبسەرگێنی ئایا خەڵک توانای ئەوەی هەیە کە ئەم پارەیە بدە بە خزمەت گوزاریانی من کە بەم سەرویسانەیە کە من پێشکەشی دەکەم. ئەگەر ئەم پرسیارە لە خۆت نەکەیت و وەڵامێکی دروستی نەدەیتەوە، استراتیژیەتێکی باشی بۆ دانەڕێژی، بێگومان تۆ ناتوانانی سەرکەوتوو بی. و لە کۆتاییشدا ئەوێرنێسمان هەیە. accessibility واتە قبولکردن، affordability واتە من لە ڕووی داراییەوە ئایا دەتوانم ئەو بەرهەمە بکڕم، توانایم هەیە. accessibility ئایا لە ڕووی بەردەستی بەردەستە، بەردەست نییە، کەلوپەلەکان ئیتر یاخودە و بەرهەمە یاخودە و خزمەتگوزاریەکە دەیکڕم. و ئەخیرەن ئەوێرنێسە واتە هۆشیاری، ئایا خەڵک چەندە هۆشیارە، چەندە هۆشیاری هەیە لەسەر بەرهەمەکە. یعنی ئێستا قسەیەک باوە کە بۆ نمونە ئەو برنجێک کە ئێمە دەیخۆین ئەمە نیشاستەیە، ئیتر هەر کەسە قسەیەک لەبارەوە دەکات، ئایا دەڵێ پلاسیکە، دەڵێ، بەڵام زۆر گرنگە تۆ کۆمپانیا بێت لە ئەوەی کە پێی دەوترێت سەپلای چین، لە دوورینەوەی بەرهەمەکە، لە فەلاحەکە و لە جوتیارەکەەوە تا دەگاتە مەعاملەکان، تا دەکرێتە ناو چیسەکانەوە، ئەم پرۆسەی نیشانی کڕیارەکان بدەن تاکو ئێمە هوشیار بین و بزانین ئەم بەرهەمە چۆنە، واتە هوشیاریمان هەبێت لەسەر بەرهەمەکە. تاوان هوشیاری لە ڕێگەی بانگەشەوە، ئەمە ڕەبتی بەیەکەوە هەیە، واتە بۆ ئەوەی کە ئێمە هوشیار بین لە ڕێگەی بانگەشەوە ئێمە دەتوانین خەڵک هوشیار بکەینەوە و پێیان بڵێن ئەمە بەرهەمەکەی، ئەمە ڕووی ڕاستەقینەی بەرهەمەکەیە لە ڕووی زیانە تەندروستیەکانەوە، لە ڕووی بەکارهێنانەوە، لە ڕووی هۆشیاری بەکارهێنانەوە. ئەم هۆشیاریە بڵاو بکەینەوە تاکو خەڵک ترسی لەوە نەبێت. ینی تۆ زۆر جار لەبەرەوەی هوشیار ترست لەوە هەیە کە بەرهەمە تاقی بکەیتەوە، چونکە نازانی ناوڕۆکی بەرهەمەکە چییە، ئینگریدیەنتسەکانی چییە، واتە پێکهاتەکانی چییە. بەڵام کە تۆ هوشیاریت هەبوو کە تۆ خەڵک زانی ئەم بەرهەمە هەیە و بەرهەمەکە بەم شێوەیە دروستکراوە، ئەو کاتە دەتوانی پرۆسەی بازارگەری زۆر باشی بۆ بکەیت و سەرکەوتوش دەبێت و قازانجێکی زۆرش دەکەیت. دیسان لێرەدا گاپمان هەیە، یعنی ئەگە تۆ بچتێنە ئەو بازار زۆرە لە بەرهەمەکان ببینی، بانگەشەی بۆ دەکەن، نرخ دادا بەزێنن، دیسکاونتی بۆ دەکەن، باشە کوالەتەکەشی لەوانەیە باش بێ. بەڵام کاتێک کە دێتە سەر ئەوەی کە ئەوێرنس واتە هۆشیاری، لە ڕووی هۆشیاریە من ئەو بەرهەمە لەوانەیە نەناسم، نەزانم پێکهاتەکانی چییە، نەزانم لە چی پێک دێ، نەزانم چۆن دروستکراوە، نەزانم باگراوندەکەی چییە. بۆیە هۆشیاریش دیسان ئەمە ئەی چوارەمە کە زۆر زۆر گرنگە. acceptability، accessibility، affordability و awareness. ئەمە چوار ئەیەکەیە و هیوادارم سوودی باشتان لەم ڤیدیۆی وەرگرتە بێت
و ئیشەڵڵا لە ڤیدۆی داهاتوشدا دەگەڕێمەوە خزمەتتان باسی کۆمەڵی بابەتی گرنگی بە بازارکردن یاخود بازارگەریتان بۆ دەکەم بە هیوای سود بۆ هەموو لایەک.